پێرەشەو من لەلایەن هەندێک لە کۆمپانیاکانی هەرێمی کوردستان ئاگادار کراوە کە ڕەحلاتیان کە دوێنێ هەبوو یعنی گەشتیان هەبوو بە خطوتی جەوی عێراقی کانسڵ کرایەوە بە هەمان شێوە گەڕانەوە شەو ینی دەبا دوێنێ 150 عمرکاری هەرێمی کوردستان لە مەدینەوە بگەڕێنەوە هەرێمی کوردستان هەموو ئەو گەڕانەوەش کانسڵ کرابووی ینی باتڵ کرابووە سەفەرەکان بۆیە بەڕاستی کێشەیەکی گەورە بوو من ڕاستەخۆ لەگەڵ سەرۆکی دەستەی حەجی عێراقی ولەگەڵ سەرۆکی دەسەڵاتدارەتی مەدەنی فڕۆکەوانی ختوزای عێراقی پەیوەندیمان کرد گرفتەکەم پێڕاگەیاندن وتیان بیانی خەبەر دەدەینەوە دوێنێ هەر لەگەڵان سەرخەت بووم بەڕاستی دوێنێ ئاخرشت ئێوارەکە پێیان ڕاگەاندم کە هەڵەیەک لە خشتەی فڕۆکەخانەی عێراقی بۆ نەک تەنها بۆ عومرەکاران بۆ هەموو ئەو گەشتانێک ئەنجامیدا بۆ وڵاتایان تریش مەسەن لە لوبنانش خەڵکیش زۆر گیری خواردیە شتەکە گشتگیرە ئەوجا وتیان پێویست دەکات دەسەڵاتدارەتی یان ختوزای عێراقی دەبی خشتەکانی خۆی ڕێخاتەوە پرسیارم کرد کەی منی ئەمڕۆ بەیان دوو بەیانی وتیان وەختی دەوێت نازانین بەزەبت کێ بۆیە بەڕاستی ئەو گرفتە تا ئێستا لە بەرچاوی ئێمە و دەسەڵاتدارانی عێراقیش ڕوون نییە دوو ڕۆژترە دە ڕۆژترە تەخمینی خۆیان شتێکیان بە کۆمپانیاکانیان وتووە عەلا ئەساس تا ممکنە هەفتەیەک دە ڕۆژ بخایێنێ بەڵام بەزەبت دیار نییە بۆیە گرفتەکە گرفتێکی عامە هەڵەکە هەڵەیەکی تەکنیکی لە خشتەکانی فڕۆکەوانی عێراقی ڕوویداوە هەر هێڵێکی فڕۆکەوانی هەر کۆمپانیایکی فڕۆکەوانی کە سەفەر بە هاوڵاتی دەکات کاتێک کە خشتەی بۆ دادنێ بیگەڕێنێتەوە ئەگەر لە خشتەکە دواکەوت یان لە خشتەی خۆی دواکەوت مەفروضە ئەو تەحمولی مەصرفی زیادە بکات مەسەڵەن مانەوەیانە لە فندق یان مەصرفی هاتنەوەیانە چکە هاوڵاتی کە ڕۆیشتی بەڕاستی پارەی چوون و پارانی نرخی چوون و گەڕانەوەی دایە ئێستا ئەو بردیت لە بۆ منی ناینیتەوە کەواتە ئەو پارەی کە لە بۆ گەڕانەوە دایەتی پارەکە لای ختوزای عێراقیە بۆیە شەرعەن و قانونەن دەبێ هاوڵاتی لەو زەرەرە قەرە بکرێتەوە لەلایەن دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقی